يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتارەکانی ڕابردووتردا باسی ئەوەمان کرد کە ناڕەحەتی و ناسۆری و ئازارەکانی ژیان دەکرێن بە سێ بەشەوە. یەکەمیان خوای پەروەردگار بە حیکمەت و ڕەحمەتی خۆی بەندەی خۆی بەسەر دەکاتەوە. دووەمیان خۆمان بەسەر خۆمانی دێنین. سێمیان خەڵکی لێمان بەسەر دێنن، دەستی کەسانی تری تێدایە کە ئێمە تووشی ئەو ئازار و ناڕەحەتیە بووین. سەلماوە تۆ چەند کەسێکی چاک بی، چەند پاک بی، چەند بێوەی و سەلامەت بی، تووشی خەڵکانێک دەبی کەسانێکی خراپ، لار، شەڕەنگێز، دەروون پیس بە تووشتەوە دەبن و بەرەو ڕوود دێن و یەخەت دەگرن. چۆن هەروەکو تۆ لە خۆت ڕادەبینی و کەسێکی مولتەزیمی بە یاساکانی شۆفێری لە سایدی خۆتا دەڕۆی و هیچ سەرپێچیەکی یاساییت نەکردووە و ئۆتۆمبیلەکەت تەواوە و کەم و کوڕی نییە، لەولاوە کەسێک دێ لە سایدی ئەو بەرەوە جاری وایە ڕوود تێدەکا، شۆفێرێک کە نەزانە، کە خراپە، کە حەزی بە ئاژاوەیە، لە خۆی بێزارە، پارەی بە سیارەکەی نەداوە دەیەوێت لە کۆڵخۆی کاتەوە، حەزی بە بەڵایە، لەو بەرەوە دێ خۆت پێدەشێشە و تووشی بەڵام موسیبەتێکت دەکات. تۆ هیچ تاوانێکت نەبووە، ئەو پەڕی کەسێکی چاک و سەلامەت و پاک بووی. بەڕێزان، بە هەمان شێوەش ڕۆژگاری ژیان خوا پەناماندا ئاوایە. تۆ عەرزم کردن چەند کەسێکی چاک بی، چەند پاک بی، چەند دوورە شەڕ و بێوەی و سەلامەت بی، خەڵکێکی ئاوا خراپ و شەڕانگێز و لار و لەوێر یەخەت پێدەگرێ. کوردەواری خۆمان وتوێتی بەڵایە و یەخەت دەگرێ. ئالەم کاتانەدا ئەو شتانی کە بەرەو ڕوود دەبنەوە خەڵک پێت دەکا، یان قسەیەکی کاڵ و تاڵە بەرەو ڕوود دەکرێ، یان ماڵێکی حەڵاڵی خۆتە بە ڕەنجی شان پەیدات کردووە و کەسێک بە ناڕەوا و بە ناحەق ماڵەکەت دەخوا، یان پەلامارت دەدا، لێت دەدا، ئازاری جەستەیت دەدا. ئالەم کاتانەدا تۆی موسڵمان چی بکەی بۆ ئەوەی لە بەڵا بە دووربی؟ وتارەکەمان لەژێر ناونیشانی بۆ ئەوەی لە بەڵا بە دووربی چی بکەی باشە؟ ئایا سەری خۆت کسکەی و زەلیل بی و قسە نەکەی، هەر کەسێ ویستی پێت کێشێ قسەت پێ بڵێ ماڵت بخوا، تۆ بۆ هەمویان تەسلیم بی و کەسێکی ملکەچ و لار و کەسێکی زەلیل و کزۆڵ بی؟ یان بەردەوام تفەنگ و دەماچەیەک لە ناو سیارەکەیا بێ و دەماچەیەک لە بن پشتێن تا بێ و هەر کەسێ وتی یەک، تۆ ئەوەندە بەتوندی وەڵامی بدەیەوە بڵێ من دەڵێم دا. ئەگەر کەسێک ملیۆنێ دیناری خواردی، تۆ چوار خزم و کەس و کارکۆ گەیتەوە لە ناوەڕاستی بازاڕە هەموو لەشی بشکێنی و لێی دەی و سەمعی بشکێنی، بڵێ ئاوا تۆڵەی خۆ من لێ دەکەمەوە. لە دیدی ئیسلامەوە هەردووچیان ڕەفسن. لە ڕوانگەی دینی پیرۆزی ئیسلامەوە هەم کزۆڵی و زەلیلبوون و ئینسان هیچ دەسەڵاتی نەبێ، ئەوە ڕەت کراوەتەوە. دووەمیشیان ئینسانێک ئەوەندە توند و تیژ بی کەس نەوێرێ سەیرت کە مۆڕەیەک لێ بکاتەوە فیشەکێکی پێوەنەی، ئەوەشیان ڕەت کراوەتەوە. ئەی چی بکەین؟ بەڕێزان، ئێمە قورئانمان لەبەردەستایە. ئەم قورئانە پیرۆزە بەویستی خوای گەورە لە خزمەتیدا دەبین لە سوورەتی ئەششوڕادا. سوورەتی ئەششوڕا ئایەتی 36 بۆ 43 ئەوەندەی فریا کەوتین لەم جومعەیەدا لە خزمەت ئاەتەکاندا دەبین. ئەمە کەلامی خوایە، ئەمە منهەجی ژیانە. پێمان دەڵێ ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی وەرە ئەم چەند ئاەتە بخوێنەوە و جێبەجێ بکە. سەرەتا ئیسلام پێمان دەڵێ
نەکزۆڵی نەمەنهەجی تۆڵە بە سەبرە ئەمما بە زەبرە بکە بە مەنهەجی ژیان و فێری منداڵەکانتی بکە هەردووچیان ڕەتکراون وەرە قورئان بخوێنەوە پێمان دەفەرمێ سەرەتای ئاەتەکان کە لە سوورەتی ئەشوڕا ئاەتی 36ەوە دەست پێ دەکا خوای گەورە پێمان دەفەرمێ خەڵکینە ئەم دنیاە کاتیە با بە خۆشی تێیدا بژین با لەزەتی لێ وەرگرن بەڵام وا نەزانن دنیا قەت نابڕێتەوە وا نەزانن خۆشیەکانی بەسەر ناچن هێندە سوتاوی دنیا مەبن ئەگەر گرفتێک مشکیلەیە کەسێ بەرەو ڕوویکردنەوە لەسەر خۆتان بوو لەسەر ماڵتان بوو ئاگاتان لێبێ قیامەتی خۆتان نەسووتێنن ئاگاتان لێبێ دنیا هەر ئەم سێ چوار ڕۆژە نییە وا بزانێ ئەگەر لە دنیادا هیچت بۆ نەکرا مافت فەوتاوە ئاگاتان لێبێ لای خوا گەورەتر و باشترە یەکەم جار خوای گەورە بەم ئاەتە بە ئاگامان دێنێتەوە لە ئاەتی 36ی سوورەتی ئەشوڕادا دەفەرمێ فما ئوتیتم من شەیئین جا وشە بە وشە لەسەر ئاەتەکە بوەستن فما ئوتیتم ئەوەی پێتان بەخشراوە هەر یەکسەر ئینسان کە ئەمەی خوێندەوە پێت دەڵێ خوای پەروەردگار ئەوەی هەتە بە ئازایەتی خۆت بەدەستن نەهێناوە ئەگەر حرمەت و ڕێزت هەیە لە ناو خەڵکە ئەگەر سەروەت و سامانت هەیە ئەگەر ئۆتۆمبیلی باشت هەیە ئەگەر پلەپۆستت هەیە بەهی خوای بزانە فما ئوتیتم ئەوە خوا پێیداون ئەوەی پێتان بەخشراوە من شەیئین شەی بە نەکیڕەی هاتووە شتێکی بچکۆلەیە بەخوا ئەوەی کە تۆ هەتا خوا دەفەرمێن نەچی پێی بوغڕا ببی زۆر زۆر کەمە ئەگەر ئیمزایەک لە دایرەیەکە دەڕوا و خەڵک ئیشەکەی پێڕایی دەبێ وا نەزانی تۆ هەموو شتێکی لە جیهانە پلەکەی تۆ لەسەر ئاستی خۆتەوە لەسەر تۆ بەرزتر هەیە لەسەر ئەویشەوە بەرزتر هەیە هەمووشی کاتیە ئۆتۆمبیلێکت پێ بوو تۆزێ گرانبەها بوو وا نەزانی دنیا هەمووی هی تۆیە لەوەی تۆش گرانبەهاتر هەیە خوا ئەگەر لە هەموو دنیا بە ئیمزایەکی تۆ بسوڕێتەوە هەر شەیئین بەخوا هەر کەمە بۆ کەمە چونکە کاتیە هەر بەجێ دێڵی جاری وایە تەندروستیت تێکچوو بەس لە ساغی لە دەست بدەی ئۆتۆمبیل چ قیمەتی دەمێنێ با چەند بای $7 بێ ئیمزا و مێز و کورسیەکە دەبێت بەدەستی خۆت بەجێ بێڵی بڵێ بەخوا تەندروستیم ڕێگەم نادا تازە هیچ ئیمزای خەڵکم پێ ناکرێت چم لە ماڵەوە دەکەوم ئەبێ خەریکی عیلاج و دەرزی و دەرمان بم هەر بەس تەندروستیت خوا لێ بستێنێتەوە تۆ هیچ نەماوە خوا دەفەرمێ زۆر کەمە ئەوەی پێتە ئەوەی پێم بەخشیوی زۆر کەمە لەم دنیادا لەزەتی لێ وەرگرە بەڵام مافی خۆت بە حەڵاڵی خۆت مبارەکت بێ بەڵام نەچی پێی بوغڕا ببی فمەتاع الحياة الدنيا مەتاع واتە خۆشیەکی کاتیە یان شتەکە تۆ بەجێ دێڵێ جاری وایە هەر لە ژیانای پارەکان بەجێیان هێشتی چەند کەسمان بینی ملیاردێر بوو ئێستا محتاجە و لە ترسی قەرزاری خۆی شاردوێتەوە لە خەڵک پارەکە بەجێ هێشت چەند کەست بینی ئۆتۆمبیلی هەرە گرنگ بەهای پێبوو لە یەک ڕووداوە لە دەستیدا چەند کەس بوو حیزبەکەی تڕۆی کرد و دەریان کرد و لە یەک شەو ڕۆژە لە لووتکەوە هێنانەوە خوارەوە ئێستا ناوێرە لە ماڵەوە بێتە دەرەوە ئەوە شتەکە بەجێ هێشتی ئەگە بەجێ نەهێڵێت تۆ ئەو بەجێ دێڵی ئەی نامری بەڕێزم بەخوا ڕۆژێ تۆ بەجێ دێڵی کەواتە مەتاعون شتێکی کاتیە ڕابواردن و لەزەت وەرگرتنێکی کاتی ئەوەی کە لە دنیادا هاتە پێی بوغڕا مەبە زوڵمی پێ لە خەڵک مەکە شوکرانەی خوای لەسەر بکە وما عند الله عند الله ئەوەی لای خوایە بەڕێزان بیر بکەیتەوە وشەی ما عند الله چەند گەورەیە ئەوەی لای خوایە ئەگە بڵێن فڵان کەس دەوڵەمەندە ئەڵێن ئەبێ فڵان کەسی سەرۆک و بنەماڵەت چی هەبێ لە چاو ئەوە حەریوەی هیچ نییە ئەی تۆ نەعوذ بالله پەنا بەخوا ئینسان نابێت مەخلوق بەرەتە ئاستی خالیقەوە ئەی خالقی ئەرز و ئاسمانەکان ئەوەی لای ئەو خوایە بێ دوو سیفەتی هەیە خەیڕون زۆر چاکترە لەوەی ئەوەی لە دنیادا بینیوتە هەر بە نیسبەتیش ناپێورێن بەیەکەوە ئەوەی لای خوایە زۆر زۆر چاکترە بۆت و ئەبقا هەمیشەیشە واتە ئەگەر دەتەوێت خۆشیەکانی دنیات بەردەوام بن قیامەت لە یاد مەکە ئەوەندە سوتاوی دنیا مەبە لە پێناوی دینارێکە ئامادەبی زەلامێک بکوژی ئەگە شتێکیشت خورا هێندە سوتاوی دنیا مەبە وا بزانێت تازە ئەوە تۆڵی ناکرێتەوە هیچ دنیایەکی تر نییە لای خوا هەیە ئەوەی لای خوایە بەڕێزان خوا فەرمووی خەیڕون باشترە لە ڕووی چەند چۆنیەتیەوە و ئەبقا هەمیشەیشە جارشکە لە دەستی نادەیتەوە خوا دەفەرمێ بۆ ئەوەی لە بەڵا بە دووربی للذین ئامنوا یەکەم جار ئیماندار بە
گەورەترین بەڵا ئەوەیە ئینسان پەنا بەخوای پەروەردگار ئیمانی لەدەستدا بەخوا کە ئیمانەکە لەدەستدا هیچ نەماوە هیچ وعلى ربهم يتوكلون صفاتی دووەم ئەگەر دەتەوێت لە بەڵا بەدووربی بەس تەنها پشت بەخوا ببەستە سەیری وردی قورئان کە نەیفەرموو يتوكلون على ربهم خۆ عیبارەتە ڕاستە على ربهم يتوكلون جار و مەجروورەکەی پێشخست یعنی تەنها و تەنها ئەو کەسەی دەیەوێت لە بەڵا بەدوور بێ بەس پشت بە ئەڵڵا ببەستە واللهی هەر کەسێک پشت بە یەک مەخلوق ببەستێ هەرچی هیوا و ئومێد تێکتە بە سەرۆکێک بێ بە سەرکردەیەک بێ بە بەرپرسێک بێ وابزانی ئەو نەبێ تۆ دەمری بەو خوا زەلیل دەبی تووشی بەڵا دەبی هەمووی بژێڕەوە بۆ خوا بڵێ ئەگەر حرمەتێکیشم هەیە ئەگەر بەرپرسێکیش مەرحەبایم دەکا ئەگەر ڕێزم لێ دەگرێ خوایە ئەوە لوتفی تۆیە ئەوە تۆ دڵی ئەوە نەرم کردۆ ڕێزم لێ بگرێ هەمووی بژێڕەوە بۆ ئەڵڵا على ربهم يتوكلون چۆن لە بوون تا کەس دەستی نەبوو غەیری ئەڵڵا لە مردنیش تا کەس دەستی نابێ غەیری ئەڵڵا دەی لە بینی ژیان و مردنە ئەم چەند ڕۆژەی دنیا بەس خوا ناس بە بەس پشت بە خوا ببەستە خۆت بە پیاوی کەس مەزانە خۆت بە پیاوکوژی کەس مەزانە خۆت مەکە بە پێیژە و خەڵک بێتە سەر شان و ملت و بەرزیکەیتەوە خوا لە خۆت ڕازیکە وعلى ربهم يتوكلون تەنها و تەنها پشت بەخوا دەبەستن ئەگەر پشتت بەخوا بەست ئیمانت سەلامەتە چونکە پەنا بەخوا ئەگەر پشتت بەخوا نەبەست گرفتێکت هەبوو ئەچێ لای ساحیرێک لای نوشتەنووسێکی ناشەرعی لای فاڵچیەک ئەویش بۆت سێ دەکات دەڵێ ئەوە دیارە لە کەسێکی نزیکی خۆتەوە سیحرت لێکراوە کورە هەیداماوە خۆ تۆ ئاگال لە هیچی دنیا نییە دەی هەمومان کەسی نزیکمان هەیە هەموو خەڵکێکی ڕقی لە نزیکی خۆیەتی یەکسەر گومانت بۆی دەچێڵە بەخوا دیارە ڕاستە فڵان کەسی خزمەوە سیحرەی لێ کردوم ماڵەکەت بگەڕە بزانێ هیچیان نادۆزیەوە ئەو ئاژا هاتۆتە ماڵتەوە ڕزقت سوار بۆ کەم بووە یەکسەر تووشی بەڵات دەکا ڕق لە فڵان کەس دەبێتەوە فەقیر ئەو ئاگاشی لە هیچ نییە دزیل لێکراوە ئەچێ لای دەڵێ بۆت تەماشا دەکەم لە کەسێکی نزیکتە هاتو چۆی کردووی دەی خۆ هەڵک هاتو چۆی کردووی تۆ کە ئەوەندە کەشفت پێیە و دەزانی ئەسراری دزی دنیا لە کوێدایە و چێ سیحری لێکراوە و چێ بەختی بەسراوە ئەگەر ڕاست دەکەی عیلمی غەیبی یەک زەڕەت پێیە وەرە لە بازاڕا پێمان بڵێ بەیانی کە بازاڕی دۆلار دەکرێتەوە سعری دۆلار بەرز دەبێیان نزم دەبێ خۆ هەر بە مانگێک دەبی بە ملیۆنەر ئەگەر ئەو یەقینەت هەیە ئەمڕۆ دەیکڕی بانی قازانج دەکەی بزانە ئەوە دەوێرە پێ بڵێ بزانە توانە زەمانی ئەوەت بکە چونکە هیچ نازانێ کە تۆش تووشی داوی ئەوانە بووی ئیمانەکە لەدەست دەدەی هەر کەسێک دووشی داوی ساحیر و فاڵچی و نوشتەنووس و ئەوانەی بەخت دەگرنەوە ئەوانەی داهاتوو دەخوێننەوە ئیمانت پێی بوو ئیمانەکە لەدەستدا ئەوە گەورەترین بەڵایە ئەبی بە دوژمنی خەڵکیش هەر لە خۆ خەڵک ڕقی لە دەبێت ڕق لە خەڵک دەبێتەوە ڕق لە خۆشت دەبێتەوە کە خۆت و عەقڵ و ئیرادەی خۆت تەسلیم بە کەسێک کرد کە هەر مرۆڤێکەوە تۆ لە خۆتی بەزانەتر بزانی جا هیوایە برج دەخوێنێتەوە تەلەڤیزۆنی بەدادەندرێ بەداخەوە یعنی لەم سەدەی 21 هەیە لە تەلەڤیزۆنەوە بەرنامەی هەیە باسی بوخت و بەخت و برج و ئەوە قڕژاڵە و ئەوە دوو پشکەوە ئەوە سەرەتانە و ئەوە سەتڵە و ئەوە نازەهم چییە ئینسان دەبێت بەڕاستی پێکەنینی بێ بە کەناڵێکیش کە بەرنامەی ئەوای هەبێ کورە بە کەسێکیش کە لە پشتی ئەوە بێ وەزارەتی ڕۆشنبیری بێ بێڵشتیوال لە ناو میلەتا بڵاو بکرێتەوە ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی ئیمانت سەلامەت بێ بەس الله فقط الله وعلى ربهم يتوكلون خۆ لەگەڵ خوادا صافکە پشت تەنها بەخوا ببەستە سێم والذین یجتەنیبون کەبائر الإثم والفواحش ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی لە دنیادا خوا دەفەرمێت سێم صفات ئەوەیە خۆپارێزن یجتەنیبون خۆیان دوور دەگرن ئەم ئاەتە پێمان دەڵێ ئەم وشەیە یجتەنیبونە یعنی بەرەو ڕوود دێ فیتنەکە بەرەو ڕوود دێ دووشتە كبائر الإثم والفواحش كبائر الإثم واتها وبش بخوا بالرياردان كس نعوذ بالله بلا بقوري فلان كس أو اندب يقين والسوين دي بيب خواوك وبلا الله قسم أو اندوكو يك تماشاهن كبي كافر دبي أكثر مشركة أوكو بتبرستكاني زماني قديم وايا بقوري ما أو يكسر كافر دبي يكسر أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بێتەوە ناو بازنەی ئیمانەکەوە نەعوذ بالله کەسێک سوێن بەش قەبری کەسێک بە سەری کەسێک بخوا وابزانێ وەکو خوا مقدسە ئاوا بلەرزە کە سوێن دەکەی پێ خوار ئەوەندەی یەقینی هەبێ ئەوە کەبائیرە دەبێت خۆتی لێ پارێزی چونکە تۆ چاو لێ خەڵک ئەوە سوێن دەخوا دەبێت تۆ دەمی خۆت پارێزی عەقیدەی خۆت پارێزی کوشتن هەر جار یادێتە بەردەمت و یەخەت بگرێ لە بمکوژە ئەبێ خوا دەفەرمێت تۆ خۆتی لێ دەپارێزی تۆ لەبەری ڕاکە پیاوی ئازای مەردی
مەڵێ نەموێرە یەجتەنیبوونە ئەو یەخەی گرتووی تۆ خۆتی لەبەر ڕزگارکە تۆ وازی لێ بێنە. فەواحش بریتێ لە زینا و داوێن پیسی کە دڵ ئارەزووی دەکا خوا دەفەرمێن نەک مەیکە خۆتی لێ پارێزە جار هەیە بە دوو تا دەگەڕێ فەیسبووکێکت پێ مۆبایلێکت بەدەستەوەیە شتێکی خراپ دێتە بەرچاوت ئەبێ خێرا خۆتی لێ پارێزی ئەینە هەر ئەوە تا تووشی داواکەی بووی وردە وردە لی نزیک دەبیتەوە حتا تووشی زیناکە دەبی. ئەوانەی باسی ئەو مەسەلە جنسیانە دەکەن ئەگەر گوێت بۆ ڕاگرتن و ڕەفاقەتت کردن دڵنیا بە دەکەوێت داواکەیانەوە تۆش دەبێ ئەو گروپە و لەگەڵ ئەوانە حسابت بۆ دەکرێت. خوای پەروەردگار دەفەرمێ خۆتیان لێ پارێزە. بەڕێزان بینیوتانە بەندا و سەد وەکو سەدی دووکان کە من بینیمەوە تۆش بینیوتە سەیرەکەی لە نزیکی کیلۆمەترێک لە بەنداوەکەوە کۆمەڵێک چوب هەیە بەرمیل هەیە دەبە هەیە پەرژینێکی پێکراوە ئەڵێن نابێت تۆ لەم شوێنە بڕۆیتە ئەو دیوەوە بەلەمت پێیە مەلە دەکەی هەرچێک بکەی ئەڵێن ئەم سنووری نزیکی کیلۆمەترە نابێت بچیتە ئەو دیوەوە بۆ کە ڕۆیشتیتە ئەو دیوە ئاوەکە بۆ خۆی ڕاددەشێشە و غەرقت دەکا و پارچە پارچەدەبی لە ژێری سەردەکەدا ئەڵێ ئەمە دانراوە نەک تۆ نزیکی سەردەکەمە بۆ نابێت لەم دەبانە بچیتە ئەو دیوە ئەوە هێڵەکەیە. زینا و فاحشە و خراپەکاری و پیاوکوشتن و ئەوانەش نابێت خوا نەفەرمە مەیکە هەر لێی نزیک مەبەوە لەو کەسانە نزیک مەبەوە کە ئەوە بەرنامەیانە کە نزیک بوویتەوە تازە توش بووی. خوا دەفەرمێ ئەوانەی خۆ دەپارێزن لە گوناهە گەورەکان و لە داوێن پیسی. تۆ وەرە بزانت چەند لە بەڵا بە دووری پیاوکوژ مەبە تووشی دوشمنایەتی نابی داوێن خراپ مەبە تووشی ناوزڕان نابی کابرا کامێرەی کردوێتەوە لەگەڵ ئافرەتێک ڕسمی خۆی بڵاو دەکاتەوە بەیانی حیات دەچێت کاکە ئەبێ بەڕاستی یەخەت پێدەگرێت خۆتی بۆ پارێزی شێڵێ ئەوە داوێک نییە بۆ دراوەتەوە بۆی کەرامەت بپارێزن و دوای ڕسمەکانت هەڵگرن تەلەفۆنێکت بۆ دەکرێت ئافرەتێکە بە وریابی یەجتەنیبوونە وەڵڵا ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی خێرا دایخە خێرا هەر ژمارەکەت سووتێنە بۆی نەوەک جارش کە شەیتان زەفرەت پێبێنە دوو قسە لە دەمەت دەرچێ وریابە ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی لە گوناهە گەورەکان و لە داوێن پیسی و پێشەکەەکانی خۆپارێز بە. وإذا ما غضبوا صفاتی چوارەمیان ئەگەر دەتەوێت بەڵا بە دووربی کاتێ تووڕیان کردی خوا نافەرمێ قەت تووڕە مەبە تۆش ئینسانی گۆشت و خوێنی دڵ و دەروونت هەیە تووڕەت دەکەن بە قسەیەک بە ڕەفتارێک بە کردارێکی ناشرین هم یەغفیڕون خۆیان لێبوردن زا سەیری وردی قورئان کە نەیفەرموو ئیذا ما غەضیبوا کەسێک تووڕەی کردن یەغفیڕون خۆوە ڕاستە لێبوردن بەڵام هم یەغفیڕون یعنی خۆیان دڵیان پاکە کەسێکی کینە لە دڵ نین کابرا غەڵەتی بەرامبەر کردی کەوتی داوای لێبوردن لێ دەکەم دڵ و دەرونی خۆت هم نەک کەسێک تەکلیفی لێ کردووی نەک کەس تەلەفۆنی بۆ کردووی نەک کەسیان بەگژا کردووی هم خۆت ئەو هەمە زۆر گەورەیە لە قورئانە هم خۆت دەرونت پاکە یەغفیڕون کاکە گەرنت ئازابێ هەر هیچم لە دڵانێ بەرامبەرت خوا لە بەڵای گەورە بە دوورت دەکا. بەڕێزان سەیری وردی قورئان کەن والذين يجتنبون كبائر الإثم والفواحش هر کەسێ لە گوناهە گەورەکان خۆی پاراست لە داوێن پیسی و زینا خۆی پاراست لەگەڵ چیدا باس کراوە لەگەڵ ئەو کەسانەی کەوا تووڕەکران لێبوردن بۆ ئەم دوانە بەیەکەوە هاتوون. سبحان الله ئەم قورئانە چەند وردە خوای گەورە لەم ئاەتەدا پێمان دەڵێ سەیری من کەن کە خوای پەروەردگارم کاتێک کەسێک گوناهی بچووک دەکا گوناهەکان نەگەیشتۆتە زینا پێشەکیەکانی و هێشتا نەگەیشتۆتە زینا کاتێک کە داوای لێخۆشبوونم لێ دەکا کە نوێژ دەکا لێی خۆش دەبم کەسێک وتی بەخوا سوێند بەخوای گەورە دەڕۆی سوێند بەخوای گەورە ناچم هەر دەمی ڕاهاتووە لە ناخی دڵەوە سوێندی نەخواردووە هەروەکو خۆمان ڕۆژانە دەڵێن بەخوا دەڕۆی بەخوا نامەوێ بەخوا ناچم مەبەستمانەوە نیە دەست لەسەر قورئانەکەدا نابێت دەمت ڕاهاتووە خوا دەفەرمێ لا یؤاخذکم الله باللغو في أیمانکم من هێندە لێبوردەم ئاگام لە دڵتانە ئەوە هەر زمان ڕاهاتووە لە نەقینی دڵتەوە نییە هەر حرمەتە دەینوێنی خوا گونەهبارتان ناکا خوا دەفەرمێ من بەو گەورەی خۆمەوە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثە هاتووە پێنج فەرزەی نوێژی نیوەڕۆ تا عەسر تا مەغریب هەروەها ئەم جومعەیە بۆ جومعەی ڕابردوو بۆ ئەم جومعەیە ڕەمەزان بۆ ڕەمەزان کەفارەتی گوناهەکانی ناوەندیانە خوا هەموو نوێژێک جارێک پاکت دەکاتەوە سبحان الله هەر نوێژێکت کرد یەقینت هەبێت لە بینی ئەم نوێژە و نوێژی ڕابردوودا خوا لە گوناهە بچووکەکانت بوراوە هەموو جومعەیەک هاتی ئەم مزگەوتە و ماڵەکانی خوا چوویتە دەرەوەی مزگەوت هەز دەکەی باری شانە سوک بۆ هەز بە فەرەحیەک دەکەی نیشانەی ئەوەیە خوا لە گوناهی بچووک کە لە بینی خۆت و خوادا کردوتە پاکی کردویتەوە
هەموو ڕەمەزانێک بۆ ڕەمەزان جارێک مەلەفەکەت پاک دەبێتەوە ئیلا گوناهە گەورەکان نەبێ شەریک بۆ خوا قەراردان قەتڵ زینا دزی ئەوانەی لێ دەرکە ئەوەی تری خوا هەموو جار بۆ جار پاکت دەکاتەوە خوا دەفەرمێ من بەم عەزەمەتی خۆمەوە بەس کەسەکە نەگەیشتێتە گوناهی گەورە لە بچووکەکانی دەبورم ئەی ئینسان دە تۆش لێبوردە بە دە تۆش عەبدی منی وەرە چاو لە پەروەردگارت کات تۆش لێبوردە بە کەسێ قسەیەکی لە دەم دەرچووە کاکە وەڵڵا لە دڵیەوە نەهات نەیویست شتەکەوا بێ لە دەمی دەرچوو هەڵەیەکی بەرامبەر کردی دەکە هاتە ماڵەکە لێبوردە بە هەر تەلەفۆنێکی بۆ کردی لێبوردە بە کەوتی داوای لێبوردن دەکەم دە لێبوردە بە یەک تۆز بە حاڵ خۆی لە سارەکە داوە شتێکی ئەو تۆ نەبووە دلێ ببوورە ها خوا بەو عەزەمەتی خۆیەوە تووڕە دەبێت کە بەندەکانی گوناه دەکەن بەڵام لێ خۆش بووشە چونکە بچووکە گوناهەکان تۆش لە شتە بچووکەکان کاکە دڵت گەورە بێ لێبوردە بە ئەوە خوای پەروەردگار لە بەڵا بە دوورت دەکا چەند جوانە وشەی کوردەواری ئێمە کە داوت کوڕە هێندە ناهێنێ بای ئەوەندە نییە لەسەری بڕۆی ئەو قسەی بای ئەوەندە نییە ئەو شتە بای ئەوەندە نییە ماڵی دنیا ئەوەندە کێشەی لەسەر دروستکەی زۆر جوانە بەخوا بای ئەوەندە نییە لێبوردە بە لەسەر شتە بچووکەکان خوا لە بەڵا دەتپارێزێ ئەوەندە بە دووی قسەیەکە مەڕۆ دەردەمی دەرچۆ ئێستا پەشیمانە پێنجەم والذین استجابوا لربهم وأقاموا الصلاة ئەوانەی وەڵامی پەروەردگاریان دەدەنەوە نوێژ دەکەن ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی بەڕێز دەکەم هەر وەختێ ڕقل لە کەسێک هەستاوەت ئێستا ئەچمە سەر ماڵەکەی ئەچم تەقەی لێ دەکەم تەلەفۆنەکەت بەدەستەوە بوو ئێستا لە فڵانکە زۆر پەستی و تەلەفۆنێکی بۆ دەکەی و ناخی خۆتی پێ هەڵدەڕێژی و لێی تووڕە دەبی و قسەی نەشیاو دەکەی خوا دەفەرمێ ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی ڕۆ دەست نوێژێک بگرە دەست نوێژێک بگرە و تاقی بکەوە دوورکان نوێژ بۆ خوا بکە تو خوا بزانە لە ماوەی ئەو 3-4 دقەیەدا چۆن دەیتە خوارەوە ئەهوەن دەبیتەوە یان نا وەڵڵاهی کارە هەڵەکە ناکەی تەلەفۆنەکە ناکەی قسە ناڕەواکان ناکەی بیشی کەی ئەوەندە تو نابی تووشی کوشتن و برینداربوون نابی بەو نوێژە دەست نوێژێک بگرە و دوورکان نوێژ بۆ خوا بکە خوا لە بەڵاکە دەتپارێزێ دەیتەوە خوارەوە ئەو تووڕێ و غەزەبە نامێنێ دواتر خۆت دڵی خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە تووشی ئەو کارە هەڵە نەبوو والذين إذا ومما رزقنا وأمرهم شورى بينهم خالي ششم خوا دەفەرمێ ئەو کەسانە لە بەڵا بەدورن کە ئیشیان بەڕاوێژە کە پرس بە کەسانی تر دەکەن کاتێ بەڕێزت دەکەوێت تنگانەیەکەوە دەکەوێت مشکیلەیەکەوە دەکەوێت ئەوەی کە خەڵکی غەدرێکی لێکردووی تۆ خۆت عەقڵت خەریکە کار ناکە چوادەورت گیراوە لەم کاتەدا خوا دەفەرمێ ئەگەر دەتەوێت لە بەڵا بەدوربی بڕۆ پرس بە کەسێک کە هەم عاقڵ بێ هەم دڵسۆز بێ ئەو دوو سیفەتەی تێدا بێ بڵێ کاکە وەڵڵاهی خۆم سەرەودەر لە ئیشی خۆم دەرناکەم ماڵم خوراوە غەدرم لێکراوە قسەم پێوتراوە ئەرێ چی بکەم بەڕێی جەنابەت پرس و ڕاوێژێک بە کەسێک بکە کە عاقڵە بەڵام دڵسۆزیشە هیوا زۆر عاقڵە بەڵام دڵسۆزن نییە هانە دەدەڵە کوڕەکە کە بچۆ بەگژیا بچۆ بچۆ ماڵەکەتی لێ بستێنەوە ئەوە دەیەوێت تووشی فیتنەیت کە خۆی عاقڵە بەڵام دڵسۆز نییە هەیە دڵسۆزە ئەڵێ دەچم چەک دێنم و بە یەکەوە دەچینە سەری ئەوە دڵسۆزتە بەڵام عاقڵ نییە بەڵاکە گەورەتر دەکا پرس بە کەسێک کە هەم عاقڵ بێ هەم دڵسۆزت بێ خوا لە بەڵاکە بە دوورت دەکا ومما رزقناهم ينفقون صفاتی حوتەم لەو شتێک کە خوا پێی بەخشیوی ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی ينفقون دە تۆ شتێکی لێ ببەخشە خوا ماڵی داوێ بە هەمووی بۆ خۆت نەبێ خوا علمی داوێ بە بەشی خەڵکیشی لێ بدەی خوا ئیمزایەکی لە دایرەیەکا پێبەخشیوی و کەلیمەیەکت دەڕوا دە قسەیەکی خێر بۆ خەڵک کە دە ئیش و کاری خەڵک ڕاییکە دە کەسێک بێ کەسە و کەسی نییە واستەی نیە تۆ ئیشەکەی لە بەرخاتی خوا بۆ ڕاییکە وەڵڵا خوا لە بەڵا بە دوورت دەکا ئەوانە هەموو دەفعی بەڵا موسیبەت دەبن لەسەر خۆت و ماڵ و منداڵت ئەو بەخشینانە دەمیان والذین إذا أصابهم البغي هم ينتصرون ئەو کەسانەی کاتێک کەستەمیان لێکرا دەست درێژیان کرایە سەر سەیریکەن ئیذا ئەصابەهم ڕێک پێت گەیژ ئیسابەی کردی نەک گومانم وایە وەڵڵاهی لەوانەیە فڵان کەس بێ ماڵم خوا با من خێرا فریای خۆم کەوم ئەوە گومانە ئەو هێستا هیچی نەکردووە وەڵڵا لەوە ئەچێ نیازی خراپێ و بمکوژێ هیچی نەکردووە بەڵگەت نییە بەسەرەوە ئەصابەهم فعلەن کردی یان کابرا کۆمنتێکی نووسیوە جا لە کۆمنت نووس ترسنۆکتر نییە کابرا سمیاڵی ئەوەندەی لەڕێی جەنابتان خۆی کردو بەژن کۆمنت لەسەر خەڵک دەنووسێ و جوێن دەڵێت لە ترسانە ناوێری ناوی خۆی ئاشکراکە ناوی خۆی دەگۆڕێ قەت بە دوی ئەو شتانە دامەگەڕێ کابرا ئەوەندە ترسنۆک بوو لە کۆمنتی فەیسبووکە قسەی پێوتی هەر بە دووادا چۆنی بۆ مەکە ئەوە ئیسابەی نەکردووی ئەوە حەمد و سەنا بۆ خوا نەوێراوە بێتە بەرەو ڕوود دانیشێ هەر لێی گەڕێ ئیهمالی کە هەر جوابی مەدەوە وازی لێ بێنە ئەصابەهم بە فعلی زەرەری لێگەیاندی بەغی و دەست درێژی کردیە سەر قسەی تاڵ و کاڵی پێوتی ماڵی خواردی هات پەلاماری دای هم بۆ خۆیان ينتصرون
سەرکەوتوو دەبن بەسەر نارەکانیاندا. واتە موسڵمانێکی کزۆڵ نین، لارە مل نین هەرچی هات لێیاندا و ماڵیان بخوا. بەڵام بەڕێزان لەسەر وشەی یەنتەسیڕون با بوەستین. ئەی موسڵمان کزۆڵ مەبە، مافی خۆت وەرگرەوە. بەڵام قورئان چی فەرموو؟ یەنتەقیمون، تۆڵەستێنن؟ نە. سەیری وشەکانی قورئان جاری وای ئێمە ستەمیان لێ دەکەین. خوانەی فەرموو والذین إذا أصابهم البغي هم ينتقمون، تۆڵە دەکەنەوە، تۆڵەی بە زەبر ئەمما بە سەبر. ئەوانانە هم ينتصرون، بەسەر نارەکاندا زاڵ دەبن و مافی خوان وەردەگرەوە. باسی تۆڵەکردنەوە ناکە، چونکە ينتقمون جیاوازە لەگەڵ ينتصرون. نەسر هەر جەنابتان بە عەرەبی دەزانن، نەسر یعنی چی؟ یعنی سەرکەوتن. یعنی دەبێت کاتێ ستەمت لێکرا، قسەی ناشیرنت پێوترا، مافت خورا، ماڵت خورا، دەستەوەژنۆ دامەنیشە، هەوڵی زاڵبوون بدە بەسەر بەرامبەرەکەدا. ئەوە نەسرە، ئەوە سەرکەوتنە. سەرکەوتن دەبێت 5 سیفەتی تێدا بێ. ئەینا خۆ بە هیلاکدانە. یەکەم حەقی خۆت وەرگریەوە. 2 بێوەی و سەلامەتیش دەرچی، لە دوای حەقەکەت وەرگرتەوە تووشی دوژمنایەتی نەبی. 3 تووشی بەڵای گەورەتر نەبی لەوەی کە هەبووە. 4 گونەهباری لای خوا نەبی، ستەمێکن نەکردبێتەوە ئەوەی تۆ زیاتر بێ گونەهباری لای خوابی. 5 عیبداری لای خەڵک نەبی، بە شەڕانجێژ و فیتنە لە گەڕەکەکە و مەناو قەومەکەتا نەناسرێ. ئەگەر ئەم 5 سیفەتە بۆ جێبەجێ بوو، مافی خۆت وەرگرتوتەوە. ئەوەیە کە قورئان مەدحی کردووی، ئینسانێکی کز و لاوازنی حەقی خۆت وەرگرتەوە. إذا أصابهم بغي هم ينتصرون، ينتصرون سەرکەوتووی بەسەر نارەکەتدا. عەرزم کردن دەیڵێمەوە جوان جوان لەبەریکەن، حەقی خۆت وەرگریەوە. 2 بێوەی سەلامەت دەرچی. 3 تووشی بەڵای گەورەتر نەبی لەوەی کە هەیە. 4 گونەهباری لای خوا نەبی. 5 عیبداری لای جەماوەر و خەڵکیش نەبی. ئەگەر ئەمەت کرد، خوا دەستخۆشی لێ دەکات. ئەوە لە بەڵاکە بە دووری بووی حەقی خۆشت وەرگرتوتەوە. بەڵام ئەوە کەی سەرکەوتنە؟ کەسێک یەک قسەی پێوتووی، کەسێک فولایتێکی بۆ لێداوی، دا بەزی هۆڕنێکی، جا هۆڕنیش ئەنواعی هەیە، هۆڕنی جوێنێکی بۆ لێداوی، هۆڕنێکی لێداوە ئازاری داوی بەوە، هەر یەکسەر دابەزی کوڵا شۆفەکە دەرینی مەغزنە فیشێکی پێوەنی دوو برا بەسەرێکەوە بکوژی. تخواوە ئازایەتیە، ئەوە ئینتیقامە، ئەوە تۆڵەیە، ئەوە سەرکەوتنە؟ نە، ئەوە خۆ بە هیلاکدانە. کەسێ ملیۆنە دینار لە بەینتاندایە خواردوێتی، چووی لە بازاڕە یەخەت گرت و هەموو لە شتشکان، ئەمجا ئەمری قەبز و گرتنت بۆ دەرچوو، دەستی 100 کەس ماچکەی بەس ئەوەندە سۆڵحت بۆ بکرێ، کاکە هیچم ناوێ، پارەم ناوێ، بەس لێم ببورن. تخواوە ئەوە ماڤوەرگرتنەوەیە؟ ناوەڵڵا، ئەوە خۆ بە هیلاک بردنە، ئەوە خۆ زەلیلکردن و خۆ ڕیسواکردنە. دەستی 100 شێخ و مەلا ماچ دەکەی پیاوە ماقوڵ و دیوەخان و مەسئول دەبینی، بەس ئەوەندە سۆڵحێکت بۆ بکرێ. جاوە تۆ چیت کرد؟ بەڵاکەت گەورەتر کرد لە خۆت، ئەوە خۆتت بە هیلاکا برد. خوا نەیفەرمووی یەنتەقیمون، یەنتەسیڕون. بۆیە دەبێت قورئانەکە وەکو خۆی حاڵی بین، زوڵم ناکەین بڵێن خوا لە قورئانە فەرموویەتی نەیەڵی حەقەکەت بڕوا تۆڵەی خۆت بکەوە. وەخوا خواوای نەیفەرموو، خوا فەرمووی حەقی خۆت وەرگرەوە بە سەرکەوتووی و جوانی لێ دەرچە. بەڵام پێویستە لە وڵاتیشە، چونکە خوای گەورە فەرمێ هەر کەسە بە حەقی خۆی بە دەستی خۆی حەقی خۆی وەرگرێتەوە، تخوا بەڕێزان ئەی قانون بۆچی دادەندرێ؟ ئەی دادگا بۆچی هەیە؟ ئەی وەزارەتی داد بۆ چییە؟ ئەگە خواوای فەرموو بێ لە قورئانە. ها زوڵم جاری وای لە قورئانەکەش دەکەین ئێمە. ڕەمە مامۆستای ئاینی هەوێ خوێن بێتەوە، دڵە تۆڵەی خۆت بکەوە. وەڵڵا خواوا نافەرمێ ئەگەر هەر کەسە بە دەستی خۆی مافی خۆی وەرگرێتەوە، تۆڵەی خۆی وەرگرێتەوە، ئەی وەزارەتی داد ئیشی چیە لە وڵاتە؟ ئەو هەموو دەستگای دادە، ئەو هەموو معاشخۆری بۆ چییە؟ ئەی دەستگای پۆلیس و وەزارەتی ناوخۆ بۆ چییە؟ ئەی دەستگای ئیشی ئاسایش لە وڵاتە چییە؟ یعنی ئەمانە بێبەرهەم دەبن، ئەمانە زیادەن، دەبێ هەر نەبن. نە، دەبێت کاروباری خۆت بە دەستی خۆت وەرنەگریەوە. سەیری واوی جەماعەکە یەنتەسیڕون، باسی واوی جەماعی، یعنی لە ڕێی دام و دەستگاکانی حکومەت و قانونەوە هەوڵی وەرگرتنەوەی مافەکەت بدە. بەڵام پێویستە ئەوەش بڵێم، لە وڵاتدا دەستگای دادوەری، پۆلیس و ئاسایش دەبێ هێندە بە هێز بێ و هێندە دادپەروەر بێ کە خەڵکی دڵنیا بن مافیان نەخورێ و حەقیان بۆ دەستێنێ. نەک قانون و پۆلیس بەس بۆ هەژار و داما و ئازا بێ. کابرا لە برسانە سەمونێکی دزیوە، فەقیرە، ساڵێک لە بنکەی پۆلیس ڕزگاری نابێ، ئەم شکاتە هەر کۆتایی پێ نایە، حاکم هەموو هەفتان جارێکی لە دوو دەنێرێ. بەڵام ئەوەی تر بە تڕێلە مافی میلەتەکەی دزیوە، حاکم ناوێرە تەبلیغیکە، پۆلیس حەدی چێ بە دەوری ماڵەکەی دادەچێ، ئەو لە پۆلیس دەدا. ئەگە وابوو من و تۆ متمانەمان بە حکومەت و دەسەڵات و دادوەری و پۆلیس و ئاسایش نامێنێ.
مامۆستای پایەبەرزمان دکتۆر عوسمان محەممەد غەریب لە کتێبەکەی خۆیدا سایەی قورئان تەفسیری سوورەتی ئەننەحل لە لاپەڕەی 443 دا دەفەرمێ لە وڵاتی ئێران باسی دەروێشێکیان دەکرد وتیان جەنابی دەروێش لە تەکیەی فڵان شێخا زۆر عەجیبە ئەو تورە کەچەوەی هێنا بوو هەموو ئەو دەنکەچەوانەی قوددان و هیچی لە نات و عیبیشی نەبوو کابراەک لەو لاوە هەڵی دایە وتی کورە بابەوە عەجیب نیە لەوەش عەجیبتر هەیە وتیان وەڵی دەروێشی لەوە عەجیبترمان نەدیوە ئەو هەموو تورە کەچەوەی خوارد وتی کورە بابە ئوستانداری ئێمە بەتەن پارە و ئاسن دەخوا و یەک عیبیشی نیە لە بازاڕی دەسوڕێتەوە بەتەن دەخوا ئاسنی دەخوا هەمووی ئاودی و دەکەوت دەیفرۆشە هیچ عیبیشی نییە فەقیرە دەروێش تێ چوار دەنکەچەوی خواردە چ مهمەیەکی تێدایە کابرای مەسوول لە وڵاتەدا بەتەن دەدزێ بەتەن بەدەیە هاتەن نەوتی ئەم وڵاتەی بردووە ملیۆنەها دۆلاری لە دەروێ وڵاتە دەبا حاکم ئەگەر ئازایە بێ لە تەبلیغێکی بۆ بنێرێ دەبا پۆلیس تەحریب بۆ دەکا ئاسایش حیمای ماڵەکەی دەکا کابرای فەقیری داماویش بە حاڵقاچی بترازێت تازە لە پۆلیس ڕزگاری نابێ ئەو پۆلیسانە بەڕێزن من زۆربیان هەم حکومەتەکەی هەولێر و هەم حکومەتەکەی سلێمانی کە بەداخەوە دوو حکومەتن زۆربەی بەرپرسەکانی ئاسایش و پۆلیس برادەر من پیاوی بەڕێزن بە حرمەتن وەڵڵاهی هەانە محتاجیشن بەڵام دەبێ ئاگایان لە خۆیان بێ کەرامەتی خۆیان لەدەست نەدەن ئەگەر دەسەڵاتیان هەبوو بۆ دەوڵەمەند و بۆ فەقیر بێ بۆ دەسەڵاتدار و بێ دەسەڵات بێ بۆ هەمووی وەکو یەک بێ نەک وەکو حەسەنی بەسری کاکە 1000 ساڵ لەمەوە پێش ئەمەی بینیوە کابرایەکیان بینی و بەدەست پۆلیس و ئاسایشە بووتی فەرمووی ئەوە چییە شێخ حەسەنی بەسری ئەو پیاوە گەورە عالمە وتیان وەڵا قوربان ئەوە ئەم شەو لەسەر دزی گیراوە پێکەنی وتیان قوربان بەچی پێکەنی فەرمووی بۆ شوێ بن وتیان وەڵا بۆ ماڵی فڵان مەسوول دادگایی بکە وتی وەڵی زۆر سەیرە دزی شەو دەبەن دزی ڕۆژ مەحکەمەیکە ئەم پیاوە تۆزە حرمەتێکی تێدا بە شەو دزی کردووە لە تاریشیدا بەڵام ئەوەی مەحکەمەی ئەو دەکا ئەو بە ڕۆژ دزە بە نوێژی نیوەڕۆ دزە جاوەرە دزی شەو بەری بۆ لای دزی ڕۆژ بۆیە خەڵک وای لێ دێ نایشارمەوە متمانەی بەدەسەڵاتی دادوەری بە پۆلیس بە ئاسایش نامێنێ ئەگە متمانەش نەما خەڵک وای لێ دێ دەڵێ وەڵی شکاتیش بکەم هیچم بۆ ناکرێ بەخوا فڵان کەس کە دەسەڵاتی هەیە و حاکم ناوێرێ بانگی کا و پۆلیس ناوێرێ بچێتە سەر ماڵی وای لێ دێ پۆلیس و ئاسایش بەس بۆ فەقیر ئازابوو ئەو کاتە کابرا کە حەقی خورا کە مافی خورا کە قسەی پێوترا کە جەرگی ئازاری پێگەیشت بەدەستی خۆی تۆڵە دەکاتەوە ئەمەش ئەو پەڕی نەزانیە ئەو پەڕی نەفامیە چونکە بەڵاکەی گەورەتر دەکا دوای هەتا پێوەی دەناڵێنێ لە بنی دەرناچێت بەڵام وەڵڵاهی ئەم قورئانەی ئێمە کە ئەم ئاەتانی باس کردەوە ڕۆژێ بە کردار لە ناو کۆمەڵگادا هەبووە هەم دەستگای دادوەری و حاکم هەم دەستگای ئاسایش و پۆلیس ئەو پەڕی بەهێز بووە ئەو پەڕی دادوەر بووە ئیمامی عەلی هەموو جەنابتان زۆربەتان بیستوتان و یادتان دەخەمەوە کاتێک کە زرێ پۆشەکەی خۆی لێ بزر دەبێ ئەوەی کە بە سنگەوەی لە کاتی جەنگە لە بازاڕە بەدەستی کابرایەکە دەیبینێتەوە جوولەکەیەکە ئەفەرمێەوە زرێ پۆشەکەی منە کاکە ئەوە چییە کالای تۆ من لێم بزر بووە ئەڵێ ناوەڵا ماڵی خۆمە یا ئیمام لەوە دەچێت هەر لەوەی تۆ بێ بەڵام ئەوی خۆمە لە باوەڕکە ئەوی خۆمە نیشانەی تایبەتی پێوەیە تا شوێن شمشێری پێوەیە کە لە جەنگا بەری کەوتووە ئی خۆمە لێیان دەبێتە مناقەشە ئیمامی عەلی زاوای پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسی یەکەمی سیاسی لە وڵاتە فەرماندەی هەموو هێزی چەکدار هەر دەیتوانی بە دووز لە بیخاتە ژوورەوە لێشی بستێنێتەوە حەقی خۆشیەتی بەڵام نابێ وڵات ئاوا بەڕێوە ناچێت دەفەرمێ کاکە باشین بۆ دادگا خەلیفەی هەموو مسلمانان فەرماندەی هەموو هێزی چەکدار لەگەڵ کابرایەکە کە مسلمانیش نییە بەس هاوڵاتێکی سادەی خەڵکی بازاڕ و جوولەکەیە دەکا کە باشینە لای دادوەر کە دەچن قازی شوڕەیح لەبەری هەڵدەستێت دەڵێ یا ئەبەل حەسەن بەخێر بێ دەفەرمێت لەوێدا هەڵەت کرد من ئێستا ئەبەل حەسەن نیم بەکونیە بانگم کەی من عەلیم ئێستا من لە بەردەمی دادوەرە لەگەڵ ئەو جوولەکەیە یەک هاوڵاتیم ڕئیسی وڵات کە چوە دادگا لە ناو ژووری دادوەریدا هاوڵاتیە هەموو پۆستەکانی لێ دەبێتەوە پێم بڵێ عەلی بەویش بە ناوی خۆیەوە بانکە هەردووکشمان بە پێوە دەوەستین قازی شوڕەیح دەڵێ قوربان ڕاست دەفەی داوای لێبردن دەکەم ئەڵێ کاکە ئیمام تۆ داوای چیەکە ئەو زرێ پۆشەیەکی خۆمە بەچی بەڵگەت هەیە ناوەڵڵا ئەی شاهیدت هەیە بەڵێ شاهیدەکانت چیان حەسەن و حوسێنن حەسەن و حوسێن ڕیحانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت لە ژیانیان درۆیان نەکردووە قازی دەفەرمێ کوڕەکانی خۆت بە شاهین ناشێن بۆ باوکیان شاهیدەکان دووەرناگیرێن شاهیدی ئیمامی عەلی وەرناگیرێ حەسەن و حوسێن ڕەت دەکرێنەوە بە کابرای جوولەکە کاکە زرێ پۆشی خۆت هەڵگرە و بڕۆ دەرەوە کە دەچێتە دەرەوە دەگەڕێتەوە دەڵێ وەڵڵاهی من دۆزیمەتەوە نەم کڕی و ئی من نییە جەنابیش لێت کەوتوش کوڕەکانی خۆت شاهیدن کەوەی تۆیە والله ئەم دینە دینی خوایە و حەقا مسلمان دەبێت دێتە سەر دینی خوا ئەبێت دادگا ئەوەندە دادپەروەر بێ
گەورەترین هێزی دەسەڵات لەگەڵ هاوڵاتێکی سادەدا بتوانێت لە دادگادا ڕاهێنگرێت ئەو جا تۆ متمانەت بەو دەسەڵاتە هەیە پەنا بۆ حەقی تۆڵەشسەنەوەی عەشایری و شەخسی نابەی کە بردیشت نەزانی نەفامی دوو لە ڕووی جەنابتان. دووەمیان ئەبێت دادگا ئەوەندە بەهێز بێ، پۆلیس ئەوەندە بەهێز بێ، گەورەترین کوڕی سەرۆک هەڵەی کرد بتوانێت بێنێتە بەردەمی دادگا و تۆڵەشی لێ بکاتەوە. نەمان بیستۆ کاتێک عەمری کوڕی عاس فاتیحی میسر دیبلۆماتکاری هەرە گەورەی ئیسلام وڵاتی میسری ڕزگار کردووە. یعنی وەکو سەرۆک کۆمارێکی ئەم سەردەمە وایە کوڕەکەی بەشداری خولی ئەسپ سواری کردووە، یاری پێشبڕکێی ئەسپ سواری. کابرایەکی قیبتی خەڵکی میسر پێشی داوەتەوە، ینی مەسیحیەکە قیبتیە موسڵمانیش نییە. کوڕی عەمری کوڕی عاس قەمچێکی لە پشتی داوە وتێتی بڕۆ دواوە تۆ چۆن پێشمنت دایەوە. ئەو کابرایە ئازار بەدڵی گەیشت، کەرامەتی شکا لەناو ئەو هەموو گەنجانەدا. کوڕی بەرپرسی یەکەمی وڵات، کوڕی ڕئیس جمهور توانی لە پشتمدا خۆ من ناتوانم سەیریکەم، حیمایی هەیە و حرەسی هەیە و باوشی فاتیحی وڵاتەکەیە و هەموو دنیا بەدەستیەوەیەتی، ئەو هەموو چەکدارەی لە دەورە. بۆیە لە میسرەوە بە پێ دێ بۆ مەدینە، جا بزانە چەند مانگی پێچوو بێ، دێ داوای حەقی خۆی لای ئیمامی عومەر دەکاتەوە. کوڕی عەمری کوڕی عاس قەمچێکی بەناڕەوا و ناحەق لە پشتمدا. ئەوەی دادگای هێندە بەهێزە بە یەک بروسکە ئاگاداری دەکاتەوە، عەمری کوڕی عاس خۆت و کوڕەکەت دەگەنە ئێرە. دواتر لیژنە پێک دێ و تەکید دەبن کەوایە و ئەم پیاوە قیبتیە زوڵمی لێکراوە بە ناحەق قەمچێکی لێدراوە، ئەینێرێتەوە بۆ میسر لە هەمان مەیدانە لە هەمان شوێنە لەبەر چاوی هەمان جمهورە لەو یاریگادا قەمچەکەی لە پشتی کوڕەکەی دەداتەوە. بە کابراش دەڵێ ئەگەر دنیا بوو لەمە دووە هەڕەشەیان لێ کردی بەس تەبلیغێکم بۆ بنێرە، وەڵڵا سەرکەچەڵەکەی عەمری باوکیشی پان دەکەمەوە جارێکی کە چونکە بەهێزی باوشی ناڵان نازیوێتی. چۆن دەتوانێت هاوڵاتێک بە ناحەق با کوڕی ڕئیس جمهور بێ لە هاوڵاتێکی وڵاتەکەم بدا قەمچەکەی لە پشت بدا؟ ئەگەر تۆ بە چاوی خۆت بینیت دەسەڵات هێندە بەهێزە بەسەر هەموو کەسا زاڵە، بەخوا پێویستیت بەوە نیە خۆت چەک و سیلاح لە ماڵەوە بێ و پەلاماری حەقی خۆت دەی، واگە کردیشت هەڵەکەت گەورەتر دەبێ. بەڕێزان ئەم بابەتە و ئاەتەکانمان بۆ تەواو نەبوو، کاتی جومعە تەواو بوو. ئەم بابەتە زۆر گرنگە. ماویشێتی چی لەوە خۆشترە لە بەڵا بە دووربی؟ بەخوا هیچ شتێک لە ژیانی بێوەی و سەلامەتی خۆشتر نییە. بڕۆ لەو کەسانی کە دوژمندارن خوا بمان پارێزی و خوا ڕەحم بەوانیش بکە. بڕۆ لەو کەسانی وا لە سجنەکانە لەسەر ڕووداوێکی بچووک تووشی بەڵایەکی گەورە بوون بپرسە، ئەڵە خۆزگە کاتی خۆی ئەمانم دەزانی و بە قسەی قورئانەکەم دەکرد لە بەڵا بە دوور دەبووم. بۆیە ئینشاءالله لەگەڵماندا بن لە وتاری داهاتوودا هەل لە خزمەت سوورەتی ئەشوڕادا باسی ئەوە دەکەین بەچی لە بەڵا بە دوور دەبین و بە هەمووشمان داوا بکەین یا ڕەبی خوا لە بەڵا بە دوورمان کەی، یا ڕەبی خوا لە بەڵای ئەرزی و ئاسمانی بە دوورمان کەی، خوا لە شەڕی خراپەکاران بە دوورمان کەی، خوا لە شەڕی فیتنە بازان بە دوورمان کەی، یا ئەرحەمە الراحمین خۆشمان کەسێکی شەڕەنگێز و خراپ نەبین، یا ڕەبی خوا سەبر و تەحەمولمان پێ ببەخشی، دڵێکی گەورەمان پێ ببەخشی کە دڵی لێبوردان بێ بتوانین ئەگەر کەسێکی شتەمی لێکردین لەبەر خوا لێ ببورین. یا شافی یا الله لەم ڕۆژە مبارەکەدا ئەوەی نەخۆشە شیفای بدەی، خوا ئەوەی داوای دوعای بەخێری لەم دەستە بەدەست نوێژانی ئەم مزگەوتە کردووە، یا ڕەبی خوا شیفایان بدەی، یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکان بدەی، هەموو دڵبەخەمەکان دڵخۆشکەی، خوا هەموو مافخوراوان مافیان بۆ بستێنیەوە، هەموو کەسێکی مەظلوم لە دەستی ستەمکار و زاڵمان ڕزگارکەی، رحم بحالي مشكي يا رب العالمين. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.